پێویستە سعات دەبخەوێت بۆی ئیمتیحانی هەیە، پێویست ناکە تاکو پاشی و دابنیشێت یان لەسەر فەیسبوک یان پۆبجی یاری بکات کاتی ئیمتیحاناتە، پێویست دەکات بخوێنێت. لەسەر دایک و باوکان پێویستە وا تەسەوور بکەن ئەو قوتابی کە هەیتی لە ماڵەوە بە پێی توانای ئەو دەرەجە بێن. یان یەکێک لەو مشکلانە کە لەناو مجتەمەعیەمەیە زەختە چینەفسی زۆر لەسەر قوتابی دەکرێن لە پێناو بەدەستهێنانی دەرەجەی زۆر، بۆ مانایە کە لە مجتەمەعیمە هەندێک پلە و دەرەجەی زۆر باشترە لە هەندەشکە کەچی وانە دەبێ ئەو تەسەوراتانە لا ببردرێ. ڕەنگە مامۆستایەک زۆر باشتر بێ و ژیانی و بژێوی و گوزەرانی زۆر باشتر بێ لە مهندیسێک یان لە دکتۆرێک. پێویستە دای و باب پشتگیریە قوتابیا بکەن و قوتابیەتمەدا معدلت باشتر بن ئەردانان و بدەن دێ سەرکەفتی بن ئینشاڵڵا هەر هەندێک ئارام ببن. پشتگیریە دایک و بابا زۆرە، مامۆستای دەورێکی باشە هەبی.